خۆشویستان لەگەڵتان بەردەوامە بین تەوەرێکی ترمان باس لە هەمیشە دڵخۆشین بۆی کە لە نێو بەرنامەی ڕۆژێکی نوێ توانا و لێ هاتوویەکانی کچان و ژنانی ئێمە و تەنانەت کوڕان و پیاوانی ئێمەش لێرە دەرەخین بە تایبەتی لە بواری وەرزشدا وەرزش لە شاری سلێمانی هەمیشە پێشەنگ بوو هەر بۆ پێشەنگیش دەمێنێتەوە و خۆشبەختین سات لە دوای سات پلە و نازناوە جیاوازەکان بەدەست جارێکی تر کچانی زانکۆی سلێمانی پاڵەوانی تۆپی دەستیان پاڵەوانی تۆپی دەستی یانەکانی عێراقیان بەدەستێناوە بزانین لە چۆ پاڵەوانەتەکان انجام درراوە و تۆپی دەست لە کوردستان و بەتایبەتی لە شاری سلێمانی چۆن برەی پێدرێت کچان چۆن لەم بوارەدا هاتوونەتە پێشەوە و بەتایبەتی کچانی زانکۆی سلێمانی کە پاڵەوانن لەم بوارەدا قسە لەسەر ئەوان دەکەین دوو میوانمان لایە زۆر بەڕێز کا کورد و عەبدولقادر بەڕێزیان مامۆستان ڕاهێنەری تۆپی دەستی کچانی یانی وەرشی زانکۆی سلێمانی خاتو بەهار عوسمان یاریزان و کاپتنی یانەی تۆپی دەستی زانکۆی سلێمانی زۆر زۆر بەخێر بێت سڵاوتان لێبێت زۆر زۆر بەخێر بێت سەرکەوتنتان لێکەین پیرۆزبایتان لێکین ماندوونە بێت کام لاوە دەست پێ بکەین مامۆستا کوردوبا لە تۆ دەست پێ بکەین ئەم نازناوە چی بوو کەی بوو بەدەستان هێنا سوپاس بۆ میواندارەکەتان پاڵەوانێتی عێراق لە مانگی پێنج بە دوو قۆناغ بەڕێوە چوو قۆناغ یەکەمیان لە شاری بەغا لەوێ سیاریمان کرد قۆناغی دووەمە هێنایەوە سلێمانی لەسەر ئەرکی بۆردی وەرشی سپۆنسەری تەواوی پاڵەوانێتەکەی کرد هاتووە سلێمانی سیاریمان کرد لێرە سپاس بەخوا سیارەکەش براوە بوون لێرە زۆر باشە دەستان خۆش بێ مامۆستا کوردەوەڵا تۆزێک زانیاریمان لەسەر ئەم یاری تۆپی دەستە پێ بڵێ چونکە زۆر بمان ڕاهاتوون بەوەی کە سەیری یاریەکانی تۆپی پێ بکەین کەمتر زانیاریمان لەسەر تۆپی دەستەیە پێمان بڵێ یاری تۆپی دەست چییە و هەروەها ئەو تیمە لە چەند یاریزان پێکاتون شێوازی یاریگا کابێت چۆن بێ بە چ شێوازێک بێت بڵێ تۆپی دەست حتمما ناوی خۆی بەخۆیەتی یاریەکە بەدەست دەکرێ لە ساحی فوتساڵە ئەو ساحەی کە زۆر ئاشناترە لای خەڵک لەو ساحە یاریەکرێ شەش یاریکەریاریەکە لەگەڵ گۆڵچیەکە یاریکی تونند و تیژی زۆر شەش یاریزان و گۆڵچێک وەڵێ یاریەکە بەرکەوتنی زۆر تایە تونند و تیژی زۆر تایە لەبەرەوە ئەو قانونانەشی بۆی دانراوە بۆ یاریەکە قانونیەکانیشی زۆر ڕقن بۆی کە وا بکات هەم گیان یاریکەری بەرامبەر پارێزراوە بێت هەم گیان یاریکەرەکە خۆی لە پێکان بە دوور بێت کە مادامۆنە یاریکی ڕقەوت میشە ژوتراوە خانمانی ئێمە تۆزە لە یارە ڕقەکان خۆیان بە دوورەکردن بەڵامەوە تا بوون بە پاڵەوان چەندە کچان و ژنانی ئێمە بەشداری ئەم جۆرە یاریان ناکەن بەعام لە شاری سلێمانیا توامڵم سلێمانی پێشەنگە لە چاو پارێزگاکانێکی عێراقا لە چاو کوردستانی شایانی توانم بڵێم ێستا سلێمانی پێشەنگە لە وەرزشا و لە تۆپی دەستیشا بە بەردەوامی شاری سلێمانی تیپی تۆپی دەستی زۆر باشی هەبووە هەر لە ساڵانی زووە هەر لە سەرەتای دروستبوونی یاریەکە کە هاتووە شاری سلێمانیوانێ ئەتوانم بڵێم سلێمانی بە بەردەوامی تیپی باشی تیا بووە زۆر باش باشە دەستە خۆش بە خات و بەهاربابێنە لای تۆ تۆش بەخێر بەی سەر چاوەند و دووبارە پیرۆزبایم دەستکەوتەتان لە یەکەین تۆم وەکو یاریزان هەمووەکو کاپتنی ئەو یانەیە باسی کێومان بۆ بکە چۆن هاتیتە ناو ئەم بوارەوە و بۆچی تۆپی دەستت هەڵبژارد چەند ساڵە ئەزمونونەکەی لەگەڵ ئەم یاریەیە وڵاهی من ئەتوان بڵم لە ناویانە زۆرترین ئەزمونم هەیە من لە 2010 یاریەکەم یعنی ئەزمونێکی تازە نییە بۆ من یاریەکی یعنی خۆشە بەلامەوە یعنی دو یاری کە وەڵام من زۆر یاریترم کردووە بەڵام دواترینیان کە دەستم پێ کردووە ئەو کاتا خوێنکاری زانکۆ بووم قۆناغی دوو ئەو کاتا کە ئەو یانەی هاتن یاریمان لەگەڵاکردن ئیتر لە ڕێگەی ئەوە من دوای ئەوە دوا وێزگەم لە وەرزشا تۆپی دەست بووە باش حەزم لێ بوو چەند یانەی تۆپی دەستمان هەیە بە تایبەتی کچان لە کوردستان مەبەستت لە کوردستان لە سلێمانی وەڵاهی لە کوردستانە لەم ساڵانەیە بەداخەوە کەم بۆتەوانە بڵێن ئەو کچانش کە ماون ئێستا بە عقد یاریەکەن بۆ یانەکانی تری شاری بەغداد و ئەوانی کە لای خۆشمانن زیاتر هەست ناکەن بەس لە کۆلێژی پەروەردەی وەرزشی و ئەوانن هەڵە بژێردرن بۆ یاریکردنیان لە دەرەوەی زانکۆژ یاریزانمان هەیە ئێمە سەوەکو خۆمان وەکو ئەکادیمیایەک بوو کە دەستمان پێ کردووە ینی لەم بتوڵێشا کە بەشداری کردووە چوکترین یاریزانمان 2012 بووە کە بەشداری کردووە ئەتوانم بڵێم ئێمە ئەو ئەکادیمیاسە یارزانی زۆر باشمان پێگەیاندووە لەم پاڵانێتیە یارزانی زۆر باش دەرکەوتون
وەکو یانەکەی خۆمان باسەکەم. باشە تۆ کاپتینێ و ئەم یاری لە نێو یاریگایە باسێکی ئەوم بۆ بکە ئیشی کاپتن چییە لەو کاتانەیە چۆن ئەتەوێت هانی هاوڕەکانت بووی کە باشترینەکان پێشکەشکەن من وەگوتم ئەزمونێکی تازە نەبوو من چەند جار لە یانەکانی تریشە ئەو پلێم پێدراوە سپاس بۆ مامسا کردو کە ئەم جارش وەکو بڵێن گەورەترینیان ئەو ئەرکەی سپار بە من تۆسێک قورسە ینی بێ ئاگادار کاپتن ینی قائیت ئاگاداری بڵێن ناو یاریزانەکان بی بتوانانی هادئیان بکەیتەوانێ باشە باسێکی ئەم پاڵەوانێتیەمان بۆ بکە با بزانین قورسترین یاری کە ئەنجامتاننا لەم پاڵەوانێتیا و کە ئێوە ێسا پلە یەکەمتان بەدەستێناوە دەستان خۆش بێ قورسترین یاری و سەختترین یاری کامە بوو کە کردان وڵی تۆ یەکەم و دووەمی کە تر سەرەکەوی ئێمە بەبێ دۆڕان ینی سەرکەوتون بەڵام تر یەکەم و دووەمی دیارە ئەو فرقەی بەرامبەریشە بەرامبەر تۆ بەهێزە ئەمە یاری کۆتاییمان کە لەگەڵ کوفەیە بوو ئەو یاریەمان بەهێز بوو مامۆستا کردو هەمان پرسیار بۆ جەنابیشت ینی لە زانکۆ بەترازێ توانیمانە لە دەرەوەی زانکۆ یاریزانی تۆپی دەست بە تایبەتی کچان بێنینە پێشەوە سەرەتای دروستبوونی ئەم فێرگەیە پێم خۆشە لەوە دەست پێ بکەم سەرەتای دروستبوونی ئەم فێرگەیە من هیچ جاریکەرێکی ناو زانکۆم لا نەبووە خۆم مامۆستام لە پەیمانگای وەرشی هەنێک یاریکەرم هەنێک خوێندکاری پەیمانگای وەرشیم هێنا و لەگەڵیشە کۆمەڵێک مناڵمان هێنا کە دروستیان بکەین ماوەی 3 ساڵێک زیاترێک ئێمە خەریکەم فێرگەی لەناو ئەمانەیە دروست بوون دواتر پێش 2 ساڵ ینی نزیکی ساڵێک ئێمە ڕاهێنانمان کرد بەس خۆم سەرپەرشتی تیپەکەمە کرد سەربەی شوێنێ نەبووی لە دوای ئەو ینی وەشی زانکۆ کە تیپەکەی بینی قسەیان لەگەڵا کردین چوینە ئەو یانەیەوانێ بەردەوام بووین دوای ئەوە کۆمەڵی خوێندکاری زانکۆی سلێمانی هاتە ناو تیپەکەوانێ و لەگە تیپەکەمانە بەردەوام بوون ئێستا لەگەڵمانە کاتی یاریەکەنوانی مامۆستا یاریەکە لە کوفە لەگەڵ کوفا بزانام یاریتانە بۆ یاری کۆتاییمان لەگەڵ کوفا لە بەغاو لە سلێمانی کراوە ئەمە کام یاریە نەگەر باسی چەمانە یاری کۆتاییمانە سلێمانیە ناو زانکۆی سلێمانیە بە چەند مەسەڵەن خاڵەکان چۆن چۆنی ژمارەکران گۆڵمان هەیەمە یاری کۆتاییمان بە فەرقی 6 گۆڵ بردەوە زۆر باشە مامۆستا ئەگەر کەسێک بۆ نمونە بێوێت بێتە نێوم یاری و گرنگی بەم یاریە بە هیچ مەرجێکەیە کە لە یاریزانە ئەبێت بوونی هەبێ ئەو کاتە توانێت بێ یاریزانێکی باش و پرۆفشناڵ لەم یاریەیە بەدڵنیاییەوە کۆمەڵێک مەرج هەیە هەرچەنە ئێمە هەچ کەسێکەیە تەلامان ئەگەر مەسەڵەن دایک و باوکە لە حەزەکەم کچەکەم لایەوە بێت پارێزراوە و شوێنەکە شوێنێکی ئەکادیمیە بەڵام بۆ خۆی یاریەکە کۆمەڵی مەرجی پێویستە لەسەر و هەمویانەوانێ پشگیری خێزانە ینی یانیگە پشگیری خێزانی نەبێ ئەو کچە ناتوانێت بەردەوامی لەگەڵتا دواتر هەنێ داواکراو هەیە مەسەڵەن لەش یاریکەرەکبی بەم شێوەیە بێت باڵاوی بۆ شێوەیە بێت ئێمە گوێ بۆوانە ناین حکمەوەی کە فێرگەمان هەیە تەمەنی مامۆستا تەمەن لە 9 ساڵمان هەیە 8 ساڵمان هەیە 10 ساڵمان هەیە ینی تەمەنەکانمان توان بڵێم زۆربەی تەمەنەکانمان لایە ئەو یاریانی کە ئەکرێت تەمەن بەرامبەر بە تەمەنە بۆ نمونەیان چۆن چۆنیە بەدڵنیاییەوە بە تەمەنە بەڵام بۆ ئەم ساڵ لە خولی عێراقا دوو بڕیاری زۆر باشیان دەرکرد کە من زۆرم مەدڵ بوو یەکێ لە بڕیارەکانەوە بوو کە هیچ نابێ یاریکەرێکی پیشەگەر لە پاڵەوانێتەکە بوونی هەبێت ساڵانی زوو یاریکەری پیشەگەریان هێنا یاریکەری ئێرانیان هێنا سووریان هێنا حتمما ئەو یانەی کە ئیمکانێتێکی باشی هەوایە توانی یاریکەرێکی باشتر بێنێ بە گرانتر پاڵەوانێتەکەی برد ئەم ساڵ ئەویان لابرد قەراری دۆمیان کەیە کە ئەو بوو تەمەنی 2012شان بەشداری پێکرد کە ڕێگەی کردوانی بۆ کۆمەڵێک یاریکەری مناڵی تازە پێگەیشتوو کە چاویان بکرێتەوە لە پاڵەوانێتەکە ئێمە بۆ خۆمان یاریکەرمان زۆر بوو 2013شمان هەبوو بەڵامی تر لە 2012 ڕانگرت دوو یاریکەرمان هەبوو مواریدیان 2012 بوو بەشداریان لەگەڵا کردین و ئەدایەکی زۆر باشیشان پێشکەش کرد سواز بەخوا زۆر باشە خات و بەهار لە کاتێکا کە پێتانەوترێت خۆتان ئامادەکەن پاڵەوانێتیەک لە ڕێگایە بۆ ئەوەی کە ئێوە بچن بەشداری پاڵەوانێتێکە بکەن و ئاو بەم شێوازە بە دەستکەوتێکی باشە و بێنەوە چۆنای ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کە بەشداری پاڵەوانێتیەکان بکەن ئێوە وڵی ئەبێت تۆ بەشێکی بڵێن کارکردنت دەرخانکەی بۆ تەمرین
ئەگەر تۆ تەمرین نەبێت ناتوانانی ئەو ئەدای کەم دەڕی بێت ڕۆژی چەند کاتژمێر تەمرینتانە کرد وڵی ئێمە 2 کاتژمێرونی و تەمرینمان کردووە وەک ئەم پاڵەوانێت تێشکە کردمان هەفتەیەک ماسکەرمان هەبوو هەل لە شاری سلێمانیا بۆی بتوانێ زۆرترین کاتەکانی لە تەمرین نابێت و ئیسیجابێکی باشە هەبێ بۆی کاپتن بار پێمان بڵێ ئەم یاریە لەگەڵ دەستە حوانە ئەبێت یاریزانانی نۆکی هەبێت چوسانە مندێک تایبەتمەندی لە دەسا چییە؟ زانین بۆ تۆپی پێ بۆن ناڵێن بەهێزی ماسولکە و ئەو ڕاهێنانەی کە بۆشان و قۆڵۆمانە دڵنیان پێویستە بۆ یاریە چ تایبەتمەندێکی ترەبێ بۆ دەستی یاریزان ئەمەش وەکو بڵێن یاریەکانی تر پێویستی بە سرعەت و قوتێ بە تەکیید ئەو شتانش کەمەڵێک یاسا هەیە کە قەدەغا کراوە ینی ناتوانانی بۆ نمونە ئێستا ئاڵقا ئەبێ پلاستەری لێبێ تەوقا کە بەکاری هێنی بۆ قش ئەبێ پلاستەری لێبێ ڕێگە پێ نەدراوە گوارە بە هەمان شێوە ئەگەر بەخۆت نەگەێنێەوە بەزیان بەخۆت و بە بەرامبەرەکەش نەگەێنێت ئەمە لە ڕووی یاساوە ئەبێت ئەگەر بەکاریش هێنا بێ پلاستەری لێ باشترین بەشی ئەم یاریە چییە؟ وڵی ئەتوان بڵێ مسارعەیە کەوتنە تۆزێگە و تۆزەکەم یاریەم کردو بۆ یازانم تۆ لە دەستی یاریزانێکی ترابێ و چۆن چۆنایی لێ وەرەگرن یعنی وەکو یاری تۆپی پێ وایە وڵی تر ئەوەی تۆ ناتوانانی لە 3 سانیە زیاتر پێت بێ یاریەکە احتیکاکی زۆر زۆرە بڵێ لە دوای 3 سانیەکە تۆ بەدەستەوە بوو بێت تۆ بێ بە هاوڕەکەت ئەوە نەشی هەیە وەکو باسکە لە ماوەی پیچە چوارچەکە بێ گۆڵکەی شتی شووە هەیە ئەو مەسافێ هەیە یان باسکە مشکلەی تۆپی دەسا کێشەمان نییە بەڵام ئەگەر تۆ تەخیر بکرێ حکەم ئاگادار دەکاتەوە کە تۆ یاری نێگەتیڤەکە یعنی سلبیە چەند حەکەمی هەم یاریە مامۆستا دوان لە ناو یاریگایە کاتگر و مسەجلیش لە دەرەوە هەیە هەر نقطەیەک بە نقطەی حسابە ینی خاڵک بە خاڵک حسابە گۆڵە بەڵێ گۆڵ بە گۆڵە باشە ئەوانیش بۆ نمونە لەسەر لە تۆپی پێەیە یان لە باسکەیە گۆڵی جوان هەیە وانە ڕاهێنە بە قسەکەم بە ئارسی جەنابتی کەم وەکو هەم ڕاهێنەریش یاریزان فێرەکرێ مەسەلەن گۆڵی جوانیش ئەبێ هەبێت نەک تەنها هەر گۆڵ ڕاستە خاڵ گرینگە بەڵام شێوازی تۆمارکردنی خاڵەکەش ڕاهێنانی هەیە یان نیەتی بە تاکید هەیەی بەڵێ بەڵام ئێمە لەبەرەوەی کە عادت مدەڕیبن یعنی هەنێ مدەڕیب هەیە بۆ شێوەی بیرەکاتەوە من خۆمێکێکم لەوانە بەلای منەوە گرنگە یاریکەر گۆڵەکە بێنێت یعنی گۆڵەکە بکات خاڵەکە گرنگتر بەڵام یاریکەری ترکە مستەوای بەرەبەرە پێشەچێت حەزی لە فەنیاتە ینی حەزی لەوەیە گۆڵی جوام بکە مەسەلەن تۆپ خاتە پشتی گۆڵچیەوە بەلوپ یان تۆپ بخولێنێتەوانێ یان مەسەلەن تۆپ هەڵاتە گۆشەکانەوانێ بەدڵنیایی وانی یاریکرد کە پێشەکەوێت ئیتر شارەزایی زیاتر پێیاکە زانێت چۆن ئەوانە بکە هاچەنە من جوێنامێ بەڵام زۆر تەرکیزم لەسەر ئەوەیە کە یاریکرد گۆڵەکەم بۆ بکات یانی باشە مامۆستا کوردۆ پەناڵتی شێ لەم یاریەیە بەڵێ پەناڵتی هەیە چۆن چۆنایی بوون لە پەناڵتی گیرێ لە هەموو لە دەستدانی هەلێکی مسۆگەر لەلایەن تیوی بەرامبەرەوانەیە کە تۆ ڕێگری لێ بکەی هەلی مسۆگەر مەبەست لەوەی کە یعنی حەکەم دڵنیا بێتەوە لەوەی کە ئەم یاریکەراگەر شوتی بکردایە گۆڵێ کرد هەموو لە دەستدانێک لەلایەن بەرامبەرەوە بێتە پەناڵتی بێتە 10 مەتر ئێمە 10 مەتری پێڵین لەبەرەوەی کە کاتی ئەنجامدانی شوتەکە 10 مەتر لە گۆڵەوە دوورە پێشمە بێ لەو ئەوەی کە دیاری کرا بازنێ چییە؟ ئەبێ لەوە خۆ هەڵبێ ئەو بازنەوەوانە شوتە کرد بێ باوای دابنێن شوتە کرد بێ بۆ گۆڵ دەستان خۆش بێ سەرکەوتنی زیاتر بەرزەکان و لە وڵاتانی ترا خەڵاتمان بۆ هیوای دەستان خۆش بێ و ماندوو نەبن هیوای بەزاوەتان